زۆرن ئەوانەی خاوەن بەهرەن و پێویستیان بە پاڵپشتی دام و دەستگاکانی حکوومەت هەیە، بەڵام لە کوردستان ئەو خاوەن بەهرانە بە جۆرێک فرامۆش کراون تا ڕادەیەک لە کارەکانیان بێهیوا بوونە. ئەگەرچی لەلایەن ڕێکخراوێکەوە ژمارەیەک لە بەهرەمەندان داهێنەرە ئەلکترۆنیەکانیان خستە ڕوو، بەڵام وەک تێبینی دەکرا هیچ پاڵپشتی و گرنتیەک بۆ ئەم داهێنەرانە نەخرایە ڕوو. پرۆژەکەی ئێمە بریتە لە کۆنتڕۆلکردنی ڕۆبۆت بە بەکارهێنانی زمانی کوردی. واتە کۆنتڕۆلکردنی ڕۆبۆت تەنها بەوە نەبێت لە ڕێی زمانی بێگانەوە بێت یان تەطبیقاتی ئەم ئەپلیکیشنە بە زمانی بێگانە بێت. ئێمە زمانی کوردیمان هێناوە بۆ کۆنتڕۆلکردنی هەموو ئەکشنەکان، هەموو ئەو ئیشانێک کە ڕۆبۆتێک پێویستە بیکە لە ڕێگەی زمانی کوردیەوە. لەو بڕوایەدام کە گەنجانی ئێمە هیچ توانە و بەهرەیەکیان کەمتر نییە لە هیچ گەنجانی وڵاتانی تر کە داهێنانەکەن، تەنها ئەوەی کە ئەگۆڕێت تەنها ژینگەکەیە و ئەو پێداویستی و ئامێرانەی کە لە دەستی ئێمەدایە پێویستیشە حکوومەت پشتگیری ئەم گەنجانە بکات بۆ ئەوەی بتوانن داهێنانی زۆر باشتر لەم بوارەیە بکەن. دیارە ئێمە وەکو سێخمین کە لە پێمەگە کۆمپیوتەر ڕانی بەشداریمان کردووە بە ڕۆبۆتینگ و ڕۆبۆتەکانمان ڕۆبۆتێکی سەربازین و لە ڕووی سەربازیەوە دەتوانێت سوودیا لێ ببیندرێ و لە ڕێگەی کۆنتڕۆڵ و لە ڕێگەی کۆنتڕۆڵێکەوە لای بەکاربەرەوە دەتوان کۆنتڕۆڵ بکرێن هەردوو ڕۆبۆتەکە. ڕۆبۆتێکیان ڕۆبۆتێکی جێگیری سەربازیە و دەتوانیت لە خاڵە سنووریە لە خاڵە سەربازیەکان سوودی لێ ببیندرێ، زیاتر لە نوتەکان دەسوودی لێ ببیندرێ. لە ڕێگەی کۆنتڕۆڵێکەوە دەتوانی کۆنتڕۆڵی بکەیت بە شانی کارەبا. هیوادارین یعنی حکوومەت پاڵپشتێکمان بکە گەنجانی وڵاتەکەی ئێمەش هیچیان کەمترین لە گەنجانی وڵاتانی تر. بەڕاستی پێمان خۆشە هاوکاری بکرێن لەلایەنێکەوە چکاتی پرۆژەکانمان تا حدێک گەیاندوو تا حدێک کە بتوانرێت تەواو بەکار بێت. لە ڤیستیڤاڵێکدا ڕێکخراوی تێکئای کە کار دەکات بۆ ناساندنی ئامێری دەستکرد و پاڵپشتیکردنی ئەو کەسانەی دەتوانن پرۆژەی جۆرا و جۆر ئەنجام بدەن. لە هەوڵێکدا ئەم ڕێکخراوە توانی نزیکەی 27 پرۆژە و داهێنان کۆ بکەنەوە کە توانی بوویان ژمارەیەک ڕۆبۆت و کاری تەکنەلۆژی ئەنجام بدەن بۆ ئەوەی لە داهاتوودا سوودیان لێ ببیندرێت. حەوت پرۆژەیە لە بەشی جیاوازە پرۆژەی ئەمنیە، پرۆژەی سەربازیە، پرۆژەی کشتتوکاڵیە، پرۆژەی چاپەمەنیە، پرۆژەی کارەبایە، پرۆژەی گواستنەوە کۆمەڵێک پرۆژەی ترە. تەواوی ئەم پرۆژانەش پێشکەشی قۆنسڵخانەی کۆریای باشوور دەکرێت وەکو داواشمان لە حکوومەتێرم کردو یەکەمی سنتەری تەکنۆلۆژی تایبەت بە ڕۆبۆتی بکاتەوە بە پاڵپشتی حکوومەتی کۆریا بۆی ئەم پرۆژانێک کە ئەمڕۆ لێرە نمایش کراون پەریان بدرێت یاخود بکرێنە بواری بازرگانیەوە. لە ئێستاشدا هەرێمی کوردستان پڕە لە گەنجی خاوەن پرۆژە و تەکنەلۆژیە کە دەتوانن زۆرێک لەو گرفتانە چارەسەر بکەن کە حکوومەت پشتی بە خەڵکانی بێگانە بەستووە. لە ماوەکانی ڕابردووشدا چەندین گەنج پرۆژەی جۆر بە جۆریان لە بواری داهێنانی کارەبا خستە ڕوو، بەڵام هیچ کام لەمانە لەلایەن حکوومەتەوە پاڵپشتیان نەکرا. وەک خۆشیان دەڵێن ئەگەر ئەمانە لە وڵاتێکی وەک کۆریای باشوور بووان دەبوونە یەکێک لە داهێنەرە بەناوبانگەکانی جیهان. ئاراس عەزیز، کەناڵی پێام، هەولێر.